هاوکارمان یەحیا بەرزەنجی لە یەکێک لە بەنکەکانی دەنگدانەوە لە یاریتی ڤەرجینیا لەگەڵماندایە. کاکە هەیە ئەزانم هەرچەند زووە دەکرێت بە بینەرانمان بڵێن ڕێژەی بەشداربوون چۆنە بۆ پێی ئەمڕۆ و باران و شانشەی خەڵکێکی کەمتر بارانەکە بەشداری بکەن؟ بەڵێ لەگەڵەوەیە کە کاتێکی زووە بەڵام لە سەعات 6 بەیانیەوە دەنگدان لەم بنکەی شاری ئارلنتن دەستی پێکردووە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران کە 435 کورسیە هەروەها بۆ ئەو 35 کورسیەی کە ئەنجومەنی پیران دەنگدەر بڕیاری لەسەرەیە. ئەڵبەتە ئاپۆرایەکی ێزگار زۆر خەڵگە بینی لێرە هەرچەنە کاتەکە زووە، بەڵام لەگەڵەوەش تێبینیەک زۆر گرنگەکەەوە گەنجێکی زۆر لە ڕیزەکانە بینی ژنێکی زۆر بەشداری پرۆسەی هەڵبژاردنەکەکەن. بەڵێ یەحیا لەم هەڵبژاردنە چه خاڵانێک لای دەنگدەران گرنگە کە بۆ کام لا دەنگ بدەن؟ ئەوەی گرنگە هەردوو پارتی ڕکابەر کۆماریەکان و دیموکراتەکانیش ڕکابەرەیەکی ێزگار زۆرەکەن بۆ ئەوەی کەوا دیموکراتەکان هەوڵێن کەوا پێگەیان لە نێو ئەنجومەنی پیران زیاد بکەن، هەروەها بیانوێ زیاتر بڵین زۆرترین دەنگی کورسیەکان بەدەست بێنن. کۆمارەکانیش لە هەوڵی ئەویان لە سینات کە ئێستا بڵین 50 کورسی بە 49 کورسی و 2 کورسیش بۆ سەربەخۆکانە ئەیانەی وەکو خۆیان بمێننەوە. ئەڵبەتە ڕابەرانی ئەو دوو پارتە زۆر بەگەرمی بەبەردەوامی هەوڵێوەیان ناوەکەوە خەڵک سەرنجی خەڵک ڕاپشێشن، خەڵک وا لێ بکەن کە بچنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بدەن. ئەڵبەتە بەپێی ئەو ڕاپرسیانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە کراوە، بەپێی ئەو کەسانی کە پێشوەخت ئەوەیان پڕکردوێتەوە کەوا دەیانەوێت بەشداری لە هەڵبژاردنە بکەن، ڕێژەی کۆماریەکان ڕێژەیەکی زۆر بووە، ئەمەش ببوورە ڕێژەی دیموکراتەکان ڕێژێکی زۆر بووە، ئەمەش بە شێوەی لە شێوەکان زۆر لە ئاگایانی سیاسی و چاودێران وای بۆ چنکەوە دیموکراتەکان بتوانن بە کورتی ئەنجومەنی نوێنەران بەدەست بێن. بە کورتی لە ڕووی پێکاتەوە ژن پیا و گەنجان کین لەنەوە دەڕاوەسان بۆ دەنگدان؟ ئەلبەتە ژنان لە پێشەوەن، بەڵام ڕێژەیەکی زۆری گەنجانی شەبینی بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو کە زۆر گلەی و گازەندە لە گەنجە کراکەوە بەشداری ناکات لە پرۆسەی دەنگدان. یەحیا بەرزەنجی پێچەوانەوە کە گەنج هەروەها ژن بنکەکانی دەنگدانەوە زۆر سپاس.